خۆشترین ڕۆژی ژیانی یعنی شاییان لێ بووەشین ئەکیتە مشتێک تێکچوو و ڕۆیشتن بوو تەنها مێکابی کرابوو ما بوو قژوشتی چاک بکرێ و بەسە مشتێک تێکچوو ئەو بوو یەکسەر شۆرتەیان ئاگادار کردەوە بە کەمتر لە 24 ساعت دەست بەسە سیارەکەی داگیرا بەس ئەو دوو ئافرەتە تا ئێستا هەڵاتینە ئێستاش دەستگیر نەکرەوە؟ نا بەداشە باس لەوە کرد کە بووکەکە لە کاتی ڕازاندنەوەیدا بووە ئیتر ئەو ڕۆژە بڵێن بووکینیەکەی ئەنجام نەدرا ئاهەنگەکەیان نەکرا ڕەت کرێەوە بەخوای لە لای مەڕۆیشتن نازانین چیان لێ هاتەوە بەس ئەو ئیشێکە لە کلمە هەیان بوو تەواویان نەکرد تەواویان نەکرد ناوەڵڵا باشە ئەو دوو ئافرەتە عەرەبی کە باست کرد گفتوگویان لەگەڵ بووکەکە کردووە ناسیاوی ئەو بوون پەیوەندیان لەگەڵ یەکە بووە چوون وەکو ئەوەی کە ئەمن زانیم ناسیاو نەبووینە بەس لەوێن دەر على ئەساس ئەها تەعارفیان کردیە هەر لە دووی بووینە و قسەیان لەگەڵ کردیە وەکو لە ڤیدیۆیەکەش دیارە ڕێک لە تەنیشت دوی ڕاوەستاینە لە پشتی لە مەجالێکی تەماشای ئەو لە ئەولای دەکەن و جانتایەکەی دەبن و دەڕۆن باشە ئێوە وەکو ئاراجگاکەتان سکالاتان کردووە یاخود کە سوکاری بووکەکە سکالیان کردووە چه ئاگاداری بەڵێ نا ئەوە ڕبتی بەمەوە نیە ئەوان دەبی شکایەت بکەن چونکە مەسەلەکی شەخسی تایبەتە بەوان ئەوان ڕاستە خۆش شکایەتیان کردێ لەسەری ئەوە بوو کە لە دوای شکایەتەکە گردە ڤیدیۆیەکانیان بدەینێ و هەرەوەندا